سیویەکی ئاب تاوانێکی ئابڕوبەرانە چه حزب و سەرکردە و مرۆڤێک هێندە دڕندە و بێویژدانە دوای ئەنفالکردن و کیمابارانکردنی نەتەوەکەی و خاپورکردنی وڵاتەکەی بۆ ساڵی جەلادەکانی دوژمنەکەی بهێنێتەوە سەر خاکەکەی. ڕۆژێکدا دێت بەکەرانی ئەم تاوانە دەدەما دادگایەکی بوێر لە سوێکی ئابی 1996 کاتێک لە گەرمەی شەڕی ناوخۆدا پارتی وەک پیشەی هەمیشەیی و استراتیژی کارکردن بۆ مانەوەی خۆی پەنای بر بۆ دڕندەترین دوژمنی گەلەکەمانە و بەدەستماچکردنی سەدام حوسێن هێزەکانی بەعسی عێراقی هێنایەوە سەر کوردستان و هەولێر و پەرلەمانی کوردستان و سەدان ڕۆڵی ئەم میلەتەی دوای مەرگەساتی هەڵەبجە و ئەنفال جارێکی تر کردە قوربانی ئەو هێزە دڕندانە. سیویەکی ئاب خیانەتێکە دەکرێت بڵێن باوکی خیانەتەکانی ترە. لە کۆتاییدا سەرشۆڕی و زەلیلی بۆ بکەرانی ئەو تاوانە گەورەیە. حیزبی دیاریکراو لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەستا بەهێنانەوەی دەبابەی بەعس و ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعس بۆ سەرخاشی پیرۆزی هەرێمی کوردستان و داگیرکردنی پەرلەمانی کوردستان ئەوەی جێگەی داخەتاوەکو ئێستا بکەرانی ئەو ڕووداوە مێژوویە ئەو پەڵە ڕەشە مێژوویە لە مێژووی گەلی کووردا تاوەکو ئێستا سزانە دراون بە هیچ شێوەیەک نەخراونەتە بەردەم زیندان. بۆیە ئێمە لێرە وەکو ڕێکخراویدا کۆک چالاکوانان لە وڵاتی بەریتانیا ئیدانەی ئەو ڕۆژاکەین. وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک لێرە کۆبنێتەوە پامی خۆمان دەگەین و دەڵێن سەرشۆڕیە بۆ دەسەڵاتی بارزانی کە بە سەرکردایەتی مەسعود بارزانی لە سیوێکی ئابی ساڵی 1996 ڕژێمی باسی فاشیستی هێنایەوە بۆ خاکی هەولێر بۆیە شەڕی براکوژی پێ بکات لە بەرامبەر بە یەکێتیدا. بۆیە لێرەوە ئاڵێم ڕوڕەشبی بارزانی بۆ خۆت و جاشایەتی بارزانیە چونکە ماڵی بارزانی هەمیشە بە ئەردۆغان و بە دەوڵەتی عوسمانیان و تۆ قوربان فەرمون وەکەرتانی سایە و سێبەرتانین فەرمووی نارە ساحێ ماڵ و خۆتان خاوەن عەرز و حاڵن قوربان ئێمە هەر جاش بووین بۆتان مەیگێڕی باش بووین بۆتان پۆڵان کردین بۆتان شاب بوون ئاغا بوون خۆتان قوربان سوڵتانی پایدار لە خزمەتان بووین دوو شار سنوورکەی داخراوە لێتان کێ پرسی کوێ جێتان بەس بپارێنزین پێغەمان با بمێنین لە جێگەمان وەچەما سەگە بۆ ڕاوتان شکرین بەنان و ئاوتان. بە ناوچەوانی پارتی وێکێتیەوە سیوێکی ئاب بەلای بەشێکی زۆری خەڵکی کوردستانەوە وەک خیانەت ناودەهێنرێت بۆ پێوی لەوە ڕێوە هێزێکی کوردی پارتی دەست لەگەڵ ڕژێمەکەی بەعس تێکەڵ دەکات کە سەرسەختترین دوژمنی کورد بوو تا باڵانسی شەڕی ناخۆ بۆ بەرژەوەندی خۆی کۆتایە بهێنێت. بەلای بەشێک لە ئەنگرانی پارتی ئەو ڕۆژە وەک ڕۆژی شانازی ناودەهێنرێت پێیان وایە کاردانەوەیەکی ئاسایی بوو لە بەرامبەر هاوکاریکردنی سوپای پاسدارانی ئێران و بۆ یەکێتی و پەلاماردانی چەند جاری هێزەکانی پارتی. سیوێکی ئاب بە یەکێک لە گەورەترین قۆناغەکانی هەڵکشانی شەڕی ناخۆ ئەژمار دەکرێت کە تا وەک چالاکەوان لە وڵاتی بەریتانیا یانە و سەرکۆنەی خیانەتی سیویەکی ئاب ئەەکەم کە 29 ساڵ لەمەوبەر بنەماڵەی بارزانی حیزبی بەعسی بە تانک و دەبابە و جەیش هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان بەداخەوە چەندان پێشمەرگە و هاوڵاتی بێتاوان کوژران و بێسەری شوێن کران. بەڕاستی کارەساتێکی گەورە بوو بۆ گەلی کورد. داواکارم بکەرانی ئەم خیانەتە گەورە بدرێنە دادگای نێودەوڵەتی. دەستان خۆش سپاس بۆ ئامادەبووتان بەڵێ بۆ ئازادی بڕوخێ بنەماڵەی بارزانی و تاڵەبانی. یەکێتیدا دوایەوەی کە 36,000 ڕۆڵەی کوردیان بە شەهیدکردندا و یەکێتی بازاری ئێرانی هێنا و هەولێری کرد. پارتی بەمە ڕازی نەبوو هەسا خیانەتێکی نیشتیمانی کرد و عەقدێکی زەواجی کاتی لەگەڵ حکومەتی بەعسا کرد و دەبابە مدەڕعی هێنا بۆ پەرلەمان لەوێ بە زەبری هێز و چەک پەرلەمانی پایتەختی داگیر کرد و درێژەی بۆ کار و چالاکیدا شانی باسە تاوەک ئێساکەش ئەو خیانەتە مێژوویە هەر بەردەوامەوە ئەوە تا لە 22 ئابی 2025 لە هوتێل لارەزار لە سلێمانی ئەم خیانەتە مێژوویە دووبارە ئەم شەڕی ناوخۆیە دووبارە بێتەوە ئەمەش دەرەنجامی ئەو ڕاستیەیە کە هێزی میلیشیا لە کوردستانە هەیە. وەکو چالاکمان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە ئەنجومەنی بێرمینگهام لە وڵاتی بەریتانیا ئەمڕۆ هەستاین بە گرتبوونەوە بۆ یادکردنەوەی ڕۆژێکی نەگریز ئەویش ڕۆژی سیویەکی ئابە کە 29 ساڵ لەمەوبەر بە بۆنەی پارتی دیموکراتی کوردستانەوە جێشی بەحث جارێکتر هێندایەوە سەر هەرێمی کوردستان کە ئەوانە دەستیان سوور بۆ بە خوێنی 182,000 ڕۆڵەی کورد. ئەمە دوای 29 ساڵ دیسان
کوردستان ئەم ساڵ لە مانگی ئابدا جارێکی تر ئەم مافیایانە بەردەوام بوون لە کوشتنی خەڵکی خۆمان و براکوژی. ئەمانە ئەم حکومەتە هەرگیز ناوەستێ لە گرتن و کوشتن و تیرۆرکردنی ڕۆڵەی کورد، جا بەگرتنی ڕۆژنامەنووسان بێ بە کوشتنی ڕۆڵەی گەلی کورد بێت. بڕوخێ دەسەڵاتی بارزانی و تاڵەبانی. شاعری گەورەی کورد عەبدوڵڵا پەشۆ لە شەعرێکدا دەڵێت هەر کات مێژوو دەخوێنمەوە بە هەردوو دەستم چاوم دەگرم، دەڵم نەکا لە شەرمان لە بەردەم دێڕێک بمرم. پەڕێی مێژووی کورد هەروایە هەتا سەیریکەی شەرمی تایە، یا زێدی خۆی فرۆشتووە یان کوردی کوشتووە. لە سیوێکی ئابدا کە دەکاتە 29 ساڵ پێش ئێستا پارتی دیموکراتی کوردستان هەستا بە هێنانی هێزی عێراقی چەک و دەبابەی عێراقی بۆ کوردستان و بۆ دەرکردنی حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان هێنانە خوارەوەی شکۆی پەرلەمانی کوردستان لە کاتێکدا بەدەنگێکی زۆر میلەت لە ساڵی 1992 پێگەندرا کە دەکرا بە ئاشتەوایی کێشەکانی ناوخۆ چارەسەر کرابە، نەک ڕژانی خوێنی هەزاران کەسی بێتاوان و سەرجەمیان کورد بوون و ناوەندرا شەڕی براکوژی تەنها بۆ بەرژەوەندی خۆیان بوو. بەڵام هەر ئەمڕۆ هەردوو حیزب بۆ بەرژەوەندی خۆیان هەر یەکەیان بەجێ حکومڕانی خۆیان دەکەن و میلەتیان چەوساندوێتەوە. بەڵام جارێکی تر لە 22 ئابدا شەڕی براکوژی لە شاری سلێمانی ڕوویدا لەلایەن دوو ئامۆزاوە کە ڕۆژانێک پێکەوە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و لە پێناو بەرژەوەندی شخصی بەچەکی قورس و تۆپ و تەنک و دەبابە و درۆن شەڕیان کرد، وێرانکردنی خوێن و چەندین گەنجی بێتاوانیان ڕژان کە ناچار کرابوون بە موچەیەکی کەم و بۆ بژێوی ژیانیان. بۆیە ئێمەی کورد داواکاری لە هەر تاکێکی کورد هاوەڕا بندیژی ئەم زوڵم و ستەمە بوەستنەوە کە بەرامبەرمان دەکرێت و ئامادەبوونتان جێگا سەربەرزیە بۆ کورد و کوردستان. ئەو ڕۆژێ ئێوەی خیانەتکار ئەو دوژمنەی هەزاران کوردی ئەنفال و دەربەدەر کرد هێناتانە هەولێر بۆ کوشتنی کورد. ئەو ڕۆژە پەڵەیەکی ڕەش بە نێوچەوانتان هەرگیز پاک نابێتەوە. سیوێکی ئاب ئەو ڕۆژە پڕخیانەتەی کە گەنجانی هەولێریان شاربەدەر کرد و ڕوڕەشی بۆ جاش و خاینانی وڵات شەرمەزاری بۆ پارتی سوپایەک بێنێتە هەولێر کە ئەو سوپایە 182,000 ژن و منداڵی زیندە بەچاڵ کرد. 5,000 ژن و منداڵی هەڵەبجێ کیمیاباران کرد. چۆن ڕووتان هەیە باسی بکەن و شانازی پێوە بکەن. کاریگەریەکانی سیوێکی ئاب تا ئێستاش بەردەوامیان هەیە، نە پارتی لە سلێمانیە و نەیەکێتیش لە هەولێرە. لەگەڵ هەموو گرجێکی سیاسی پەنا دەبرێتە باسی جیاکردنەوەی دوو ئیداری لە نێوان لاهور شێخ جەنگی و جەنگی بابێل تاڵەبانی چی ڕوویدا لە سلێمانی و بەکارهێنانی دەبابە و درۆن و وێرانکردنی سلێمانی و کوژرانی چەندین گەنجی کورد و دەستانی کورد لە شەڕی ناوەخۆ. بەڵام پارتی هیچ هەڵوێستێکی نەبوو لە کاتێکدا حکومڕانی هەرێم لە دەستی پارتیدایە. تەنها قسەکەی مەسرور بارزانی داوا دەکەم ئەو شەڕە ڕابگرن. خۆم دەسەڵاتە لە سەرەتاوە بە خیانەت و خاکفرۆشیە ناوێتی لەگەڵ ئەوەی ئەو هەموو مێژوە پڕ لە خراپەکاریان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی یەکتری ڕێگەیان بۆ دوژمنی کورد خۆش کردووە. ئێستاش هەر ئەوان سەرکردایەتی ئەم خەڵکە دەکەن لە هەرێمی کوردستان بە زەبری هێز و کبکردنی دەنگی ناڕازی. بۆ ئێمە لێرەوە داوا دەکەین پێویستە ئەو مێژووی خۆیان لەبیر نەکەن کە بە خیانەت هێناویانە و ئەو هەموو دەستکەوتەکانیان بۆ ئەوە بووە کە بریتی بووە لە سەپاردنی هێزی دەسەڵاتی خۆیان بەرامبەر یەکتری و بەرامبەر خەڵکانێک کە داوای مافی سەرەتایی خۆی دەکات یاخود دەنگە ناڕازەکان. و بۆیە ئێمەش بەردەوام دەبین لە چارەکەکەمان دژی ئەو سیستەمی خێڵەکەی لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام بە شێوەیەکی دیموکراسی پیشانی جیهانی دەدەن. حیزبێکی دەسەڵاتی گەندەڵ پارتی دیموکراتی کوردستان سیوێکی ئابی ساڵی 1996 کە تیایدا خیانەتی کرد و پەنای بردە بەر دوژمنان هێنانی بێگانە بۆ ناو خاکی کوردستان و تیایدا دژی خەڵکەکەی خۆی بەکاری هێنا و هەروەها خیانەتی حیزبێکی کە شەڕوەها پێیا بوو ئەویش خیانەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و کە تیایدا هێرشی کردە سەر حیزبێک. بەردەوام خیانەتی ئەم دوو حیزبە بەردەوامە و هەردوو جارێک هەرگیز خیانەتیان کۆتایی نایەت و دژی چالاکوان و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسانن و تۆمەتیان بۆ هەڵەواستن و لەژێر چەند ناوێکا تۆمەتیان بۆ هەڵەبەستن و زیندانیان دەکەن و دواتریش زیندانیان بۆ درێژ دەکەنەوە. ئەمانی ڕێکخراوی داکۆ هەڵسان بە ئەنجامدانی خۆپشاندان لە حەوت شاری جیاواز لە وڵاتی بەریتانیا بۆ ساڵیادکردنەوەی خیانەت سیوێکی ئاب و ئەو شەڕی براکوژەی کە لە 22 ئاب ئەم ساڵ ڕوویدا لە شاری سلێمانی. بەداخەوە ماوەی زیاتر لە 30 ساڵە ئەم دوو حیزبە هەتاکو دێت شەڕی براکوژی تازە ئەکەنەوە. وەکو شەڕی براکوژی بینیمان 22 ئاب لە سلێمانی لەژێر ناوێک و بیانوێکی ترا تازە کرایەوە و خیانەتی سیوێکی ئاب لە 16 ئۆکتۆبەرا تازە کرایەوە. ئەمانە
دژی هەموو پێشکەوتن و دژی هەموو پێشکەوتنیەکەن بەڵکو هەتا دێ شەڕی براکوژی و خیانەت و خاک فرۆشتن هەر جار و بە ناو بە بیانوگی نوێوە تازە ئەکرێتەوە. شعرێکشم ئامادە کردووە پێشکەشەکەم بە سەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردەکانی یەکیتی و پارتی. ئاسیباتکردنەوەیە بەڵام لەلایەک شەوە گەنجانە بینم دڵخۆشم ئەم گەنجانە قبوڵیان نەکردەوە بم لە هێزی میلیشیایی، قبوڵیان نەکردەوە چەکدار بن، قبوڵیان نەکردەوە ڕۆژنامەنووس بکوژن، قبوڵیان نەکردەوە ئازادی بخنکێنن کە لێرە هاتون ئازادیەکانی خوانەوە بگیرنەوە، هاتون بۆ دیموکراسی بە لێرەوە ئەمەیە و پامە بگێنم تکایە بە دەوڵەتانی ئیمپریالیزم چیتر پشگیری ئەو هێزانە نەکەن لە کوردستان بەداخەوە بە چەک و بەکەرەسە سەربازیەکانی ئەوان کەوتونەتە وێزەی میلەت. خیانەتی سیوێکی ئاب خیانەتێ نییە کە ئەم حیزبانە کردی بێتیان وازیان لێ نابێ خۆزگام حیزبا کارێکی بکردا ئێمە ئەم ڕۆژەمان باز نەکردا مێژوو خۆی سپی کردایەتەوە نەک بەردەوامی بە ڕۆژنامەنووس کوشتن و بە ئازادی خنکارن. بەداخەوە هەفتەیەک پێش ئێستا یەکێتی هەمان کاری ئەوی دووبارە کردەوە و هەمان ئیشی ئەوی تکرا کردەوە بۆ دەبابی بردێتە سەر هوتێل لالەزار لە ناوچەی سەرچاکە ناوچێکی گەشتیاریە و بۆ هۆی شەیدکردنی کۆمەڵێک گەنج کە ئەم گەنجانە ڕەنگە لە ئایندا بتوانرە سوودێکی زۆر گەورەیان لێ بینێ هەرێکە بۆ خۆن ژەنەراڵێکی گەورەی لە دەرچووە بەڵام بەداخەوە ئەم هێزە ئەم دوو هێزە ئەم دەنگانیان خنکە ئەم دەنگانە شەهید کرد. دانێک بۆ لە یادکردنەوەی سیوێکی ئابی 1996 کە ئەمڕۆ 29 ساڵ بەسەر ئەو کارەساتە خوێناویە کە پارتی دیموکراتی کوردستان بە هێنانی دەسەڵاتی بێگانەی دەسەڵاتی حزبی بەعس بۆ ناوخاشی کوردستان کە تایە بۆ ڕاوەدونانی کوردانی ئەو ناوچانە کوردانی کوردستان بۆ لە ناوبردننی خاک و پیرۆزەکانی کوردستان و ئەم کارەساتە ڕۆژ بە دوای ڕۆژ بەردەوام بێت و زیاتری شەبێت چونکە بە هەمان شێوە ئێستا پشتیان کردووە هەم هەردوو حیزبی دەسەڵاتدا پشتیان کردووە دەست ناوچە جێناکۆکەکان کە هەموو کاتێک دەستبەرداری بوون دەستبەرداری ئەو ناوچانە بوون بەڕاستی بەداخەوە کە دەسەڵاتێکی وا پشگیریان نەکرێت کە لە دەسەڵاتە بمێننەوە بەرامبەر میلەتی چەوساوە میلەتی خاکفرۆش میلەتی داما و میلەتی ئاوارە و دەربەدەر هیوادارم دەنگمان بگاتە هەموو گەلانی جیهان هەموو گەلانی ئاشتی خواست کە بەهانەی ئەو میلەتەوە بێن کە ئەم دەسەڵاتە دوور بخەنەوە لە دەسەڵاتداری کە دەسەڵاتێکی مافیا و میلیشیان کە بە هەموو جۆرە دژی هەموو زمانی کوردین دژی خاشی کوردین و بە زۆر خۆیان سەپاندووە بە دەسەڵاتدارانی ئەو شوێنە. کەمێ مامڕۆ لێن بۆ سەرکۆنەکردنی ئەو خیانەتە گەورەی کە لە سیوێکی ئابی ساڵی 1990 کرا لە گەرمەی شەڕی ناوخۆدا بوون لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەیانانی تۆپ و دەبابەی حکوومەتی حیزبی بەعس بۆ هەولێری پایتەخت ئەوە بوو بۆ بەرەنگاربوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو هەموو کوشتن و بڕینەی لێکەوتەوە و سەدان هەزارها گەنج کوژان و تیرۆرکران هەزارها مناڵ بێ باوک و بێماڵ و حاڵ بوو جەرگی هەزاران دایک سوتا و لە کاتێکا کە حکوومەتی بەعس بۆ هەمیشە خۆیان بە دوژمنی کورد زانیوە کە ئەوان لە ڕابردووە هەستا بوون بە کیمیابارانکردنی هەڵەبجات سەویسێنان دووجێدا و هەروەها سوتاندنی چەندین گوندی هەرێمی کوردستان و وێرانکردنی لەلایەن حکوومەتی بەعسەوە. لە ماڵێ بە خیانەتکردن گۆش کراون هەروەک چۆن لە 1975 شۆڕشێکی 40,000 پێشمەرگەی لەسەر سینەی زێڕین پێشکەش بە شای گۆڕبەگۆڕیان کرد کە بە ناوبانگە بە ئاشبەتاڵی شۆڕشی کورد هەروە لە سیوێکی ئابدا کە ئەمڕۆ ئێمە یادی دەکەینەوە دوژمنی گەلەکەمان کە ڕژێمی سەدام بوو کە چەندەها کۆمەڵکوژی لەگەڵمان کردووە وەک کیمیاباران و ئەنفال و وێرانکردنی 4500 دیک کوردی و شارۆچکەی کوردستان لە سیوێکی ئابدا بە دوای خۆیدا خودی بە داوای خودی مەسعود بارزانی هەولێریان تەسلیم کرد هەروە لە شەڕی داعش خەڵکی شنگال و ئەو ناوچەیان تەسلیم داعش کرد لە ژێری شەو بازرگانیان لەگەڵ داعش دەکرد و لە 16 ئابدا لەگەڵ هاوتا بنەماڵەکانی تاڵبانی لە سای 50 خاکی کوردستانیان تەسلیم بە حەشدی شەعبی کرد. بوون و هەم منداڵێکی هەڵتۆقی و جەلادێکی نوێنی سەدان کە تا ئێساش ئاقاوتن تا ڕەوانیە چۆن بە زامی گەل پێی دەبن شمشێرێکی تیژن بۆمان لە ڕووی ئەمەدا چەقیون بوون بە زادەی زامی خۆمان ئێوە کوردی دۆنەدیون ئێوە گەدا ئابی و قارداش سەرۆکتانە پسپۆری خاکفرۆشتن چۆڵی یەگەن بۆ بێگانە خۆشەویستی خاک و خەڵک لەلای ئێوە نەبووە مەڤەش حەپەسایەکی گۆڕان چون فەرقی زۆرە کۆشک و کەرەس نۆکەریتان بۆ بەگانە و کۆیلە و چواردەورتان نەبە سبەی نادوێنێ یەکەوتن ئێوە کوهی حکومڕاین ئێوە کوا پیاوی دەوڵەتن بە چڕ یەک دێنە باسی بۆنی پیسی میلیشیا چون ئەو دەمە ڕاڕایانی سیەشی یا دێتە نێو باس و ئاراوە خۆڵ لە چاوی کاممان دەنێن منداڵێکی بێزمانیش دەزانێت چێن
خۆپیشاندان ئەمە ئەرکێکی نیشتمانیە دژی ئەم دوو دەسەڵاتدارە پێویستە ئەم دوو دەسەڵاتدارەی ئێستا کە پارتی و یەکێتیە لە هەولێر و سلێمانی حکومڕانەتی دەکەن بەخیرێنە ژێر پێڵاوەکانمان ئەمانە سەرکردنین ئەمانە خۆ فرۆشن ئەمانە خیانەتکارن ئەمانە جاشن چەتەن مافیان دزن پیاکوژن میلەت کوژن خیانەت لە میلەتەکەی خۆیان دەکەن ئەم دوو دەسەڵاتدارە میلەت ڕاپەڕن تاکەی خەوتن واز بێنن لە خەوتن ئەگەر وا بڕوات ئەم پارتی و یەکێتیە قەتل و عاممان دەکەن هەمومان لە برسان دەکوژن لە مافەکانمان بێبەش دەکرێن بۆیە دەبێت سەکردەکانی پارتی و یەکێتی ڕاپێچی دادگا بکرێن بۆ ئەوەی بە سزای عادیلانەی خۆیان بگەن. ڕەشی دموکراسی ئازادی بوو بە ناوچوانی پارتی و کە پەرلەمانی کردە گەراجی تانک و دەبابوو ڕژێمی گۆڕبەگۆڕ بە دڵنیاییەوە پارتی و هاوشێوەکانی هەمان مەسیری ئەوانیان ئەبێت تا مێژوو بنووسرێتەوە ئەم خیانەتەش لە یاد ناکرێت یەکێتی نیشتمانی کوردستانیش بێبەش نییە لەم خیانەتە کە 22 مانگی ئابی بۆ خۆی هەڵبژارد. زۆر سپاس. زۆرەوە لە مێژووی گەلەکەماندا خیانەت و خۆفرۆشی زۆری تێدایە کە ئەمە گوتە هۆی پەڵێکی ڕەش لەسەر مێژوەکەماندا کەم نەریتر چەندین جار دووبارە بۆتەوە کە لە خیانەتی سویەکی ئابدا کە بنەماڵی بەرزانی قێزەون بەشەیەکی دووبارەکردنەوەی بە فەرمانی مەحسوود بەرزانی داوای لە ڕژێمی بەحث کرد کە بێ هەولێر داگیرکە کە ئەمەش لەو کاتەیە گەشت و کورد و شاعری گەورەی کورد عەبدوڵڵا پەشۆ لە شعرێکدا دەڵێت دەرکات مێژوو دەخوێنمەوە هەر بەردوو دەست و چاوم دەگرم دەڵێم نەک لە شەرمانە لە بەردەمی دێرێک بمرم بەڕێی مێژووی کورد هەروایە تا سێری بگەی شەرمی تایان زێری خۆی کوشتۆیان کورد خودی خۆ 22 of August and 31 of August, 2 pages full of shame in Kurdish history, 2 pages full of betrayal and pain in a Kurdish history, and the Kurdish people, the Kurdistan Democratic Party of KDP, brought a lot of tanks and throwing an enemy for the Kurdish people, the Kurdistan Parliament, and the party of PUK sending Iranian tanks and drones and to another groups of Kurdish people with the city of Suleymaniya, Kurdistan, under the shadow of these two self-impressive parties is very dangerous for all these who refuse to be servants, and by them our people truly diverse. خیانەتی ژێر بەژێر خیانەتی ژێر بەژێر 22 ئابی براکوژی 22 ئابی براکوژی خوێنی میلەتان مژی خوێنی میلەتان مژی ئەوەی میلەتی دۆشی ئەوەی میلەتی دۆشی ئێستاکە خوێنی نۆشی ئێستاکە خوێنی نۆشی براکوژی حرامە براکوژی حرامە کاری مرۆڤی نەفامە کاری مرۆڤی نەفامە پارتی و یەکێتی لارن پارتی و یەکێتی لارن چەتەی پار و پێرارن چەتەی پار و پێرارن یەکێتی پارتی چەتەن یەکێتی پارتی چەتەن دەست بۆ ژیانی خەڵکە بن دەست بۆ ژیانی خەڵکە بن میلەت ئازادیەوێ میلەت ئازادیەوێ تا پێی نەگا ناسرەوێ تا پێی نەگا ناسرەوێ شێری ماڵی کوردانن شێری ماڵی کوردانن ڕێوی بەغدا و تارانن ڕێوی بەغدا و تارانن شێری ماڵی کوردانن شێری ماڵی کوردانن ڕێوی بەغدا و تارانن ڕێوی بەغدا و تارانن ڕێکخراویدا کۆک سڵاتان لێبێت ئەمڕۆ لە بەردەم یادکردنەوەی خوێناوی وەستاوین کە 29 ساڵ لەمەوبەر لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستاندا بە ئەنجام گەێنرا ئەویش خیانەتی سیویەکی ئابی 1996 بوو کە تیایدا دەبابە و تانک و عەرز جمهوری ئەو کاتی سەردەمی بەعەز هێنرایە سەر پەرلەمانی کوردستان و بەشداریان پێکرا و یەکلایکردنەوەی ئەو شەڕە خوێناویەی کە ساڵانێکی زۆرە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و لایەنەکانی تردا هەیە کاریگەری خراپەکانی شەڕەکە لەو کاتەدا کە بریتی بوون لە تەسفیەی گیانی سیاسی و سەربازی بەرامبەر بە نایارەکانی پارتی دیموکراتی کوردستان
لە یەکێتی نیشتمانی بەرەی تورکیمان و چەند هێزێکی بەرهەڵسکاری عێراقی لەو سەردەمەدا بەداخەوە ئەوەی بۆ ئێمە هاوڵاتی جێگای نیگەرانی و دوودڵی و بێئومێدیە هەموو ساڵێک لەم یادەدا ئاماژەی پێکەین درێژکردنەوەی ڕووباری ئەو خیانەتەیە بۆ ئەم سەردەمەی ئێستاشمان هەر زۆر دوور نییە چەند ڕۆژێک لەمەوبەر هەر لە مانگی ئابی ساڵی ئەم ساڵی لە پرجوانترین و پڕیادەوەترین گەڕەکانی شاری سلێمانی لە شەڕی نێوان ئامۆزاکاندا کە هەریەک لە لاهور شێخ جەنگی و سەرۆکی بەرەی گەل و هاوسەرۆکی پێشووی یەکێتی و بافێڵ تاالبانی سەرۆکی یەکێتی ئێستا بە تەبابە و تانک و باجەڕە و گولە نەبڕ و ئارپێچی و تەبابە و تانک لێکیاندا و بۆ ململانەی ناشەریفەکانی نێوانیان بەکاریان هێنا لە کاتێکدا ئەو چەکانە بۆ هاوکاریکردنی پێشمەرگە و دابین کرابوون و لەلایەن ئەمریکا ئاپەیمانانەوە نەک بۆ میلیشیای حیزبی و یەکلایکردنەوەی کێشە ناخۆیەکانی کوردستان ڕووداوەکانی وتێلی لالەزارە لە سلێمانی و داگیرکردنی پەرلەمان لە کوردستان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و دێرێژکراوەی ئەو مێژووە پڕ لە شەرمەزار و شەرمهێنەیە کە بەردەوام حیزبی کوردی نەک پەندیان لێ وەرناگرێ دووبارەیان ئەوکاتەوە بەڵکو وەک شانازی و قارەمانەتی لە کەناڵە زەبەلعەکانی خۆیانەوە و داڵدەدانی کۆیلانە و بەکرێگراوەکانی پێمان ئەفرۆشنەوە و منەتبارمان ئەکەن و ئێمە ئەخەنە بەر دووڕیانێکی وەک دووڕیانێک کە وەک ئەوان ڕدوو بکەین و شەرعێت بدەینە بەو کارە چەپەڵانەیە ئێمە وەک ڕێکخراوی داکۆک بە گوێرەی ئەو پرەنسیپە مرۆیانەی کە لەسەری دامەزراوین و باوەڕی تەواومان پێی هەیە و هاوڵاتیانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدنی دڵنیاکەینەوە هەمیشە لە بەرەی مەزلومان و هاوڵاتیان داین بەشمەنێتی خۆمانین وە لە بچووکترین کارێک سڵ ناکەینەوە کەەوە کارێک بێت بۆ ئەوەی کۆمەلگای کوردی هۆشیار بە ئاگا بێتەوە و دەسەڵاتی کوردی ژواز لەسەر ڕۆڕۆیی و برسیکردنی و کوشتن و شکاندنی کەرامەتی هاوڵاتیان هەڵبگرێ چ بە خەباتی مەدەنی بێت چ بە ڕێپێوان چ بە ئاگادارکردنەوەی سەفارەت و کنسوڵخانە و نوێنەرانی ئەو وڵاتانە بێت لە دنیای دەرەوە زۆر سوپاس. خۆی و ئابروچوونێکی تری بۆ کۆی ئابروچوونەکانی زیاد کرد پارتی بۆ یەکلاییکردنەوەی کێشەکانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پەنای بۆ گەورەترین دوژمنی سەرسەختی کورد برد ئەو تانک و دەبابانەی کورد ڕاویانان ئەو بە چۆپڵە ڕێزان و گوڵبارانکردن هێنایەوە هێزێکی بێجێدانە هیچ بەهایەکی ئەخلاقی و سیاسی و نەتەوایەتی بۆ پشتگیری دوژمنانی کورد بێوێت دەسەڵات بگرێتە دەست بێگومان ئەو هێزە ئامادەیە بۆ هەر ململانەیەکی سیاسی دەست بۆ هەمانکاری چەپەڵ بباتەوە بێجێدانە ئەوەی دوژن بە هیچ کاتێک نابێتە دۆست و بەزەیی بە گەورە و بچووک و ژن و مناڵا نایەتەوە لە دوای سیوێکی ئابی 1996 سنووری ئازادی و چالاکی و سیاسی و مافی مرۆڤ بەردەوام لە پاشەکشەی گەورەدا و لە هەولێر ڕۆژنامەنووسان لەسەر وتارێک یان هەواڵێک یاخود راپۆرتێکی شیکاری و بنکۆڵکاری لە سوچی زیندان تون دەکرێن و بە شێوەیەکی نایاسایی بۆ ماوەی زیندانی بۆ درێژەکرێتەوە بە تۆمەتی ناڕوا و ناڕاستیان بۆ دروست ئەکرێت چالاکەوانی سیاسی ڕاو دەندێن و نادەبڕێت ژیانیان دەکەوێتە مەدرسێ و هەوڵی ئابروبردنیان دەردێت تەنها لەبەر ئەوەی داوای ئازادی و سیاسی و سەربەستی یەکەن لە سلێمانی دۆخەکە باشتر نییە لەوەی هەولێر دوارجار ململانەی باڵەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە بوو ئەوەی هاتنە پێشەوەی جوود ئامۆزا و دواتریش ئەو جوود ئامۆزایە کەوتنە پلانجێڕان لە یەکتر و جیابوونەوە و سەنگەرگرتن لە یەکتر 22 مانگی ڕابردووە و هێزا داپلۆسێنەرە و بێدیپلۆسیانەی یەکێتی بەسەرکردایەتی بابێڵی خوێنڕژ و ئاشتی هێز و چەک و پەلاماری لانەزار و هێزەکانی لاوری جەنگیاندا و بە ملیۆنان دۆلار فیشەک و تەقەمەنیان لە باڵەخانەیەک چەند نۆمێک بەتاڵ کردەوە و هێزێک لە بچووکترین منبلانەیە ئامادە بێت ئاگر و ئاسن بەسەر بەرامبەرەکەیدا ببارێنێت ئەو هێزە گومان نییە کە بڕوای بە ئازادی نابێ پیاو کە دووڕوو بوو قەت خەجاڵت نابێت دادەنان ئەو تافم لەگە بڵێنەوەکە بە دەنگێکی بەرز داکۆکە لەگەڵ گەندەڵ ناکۆکە داکۆکە لەگەڵ گەندەڵ ناکۆکە میلە چاوەڕێ مەکەن خۆفرۆش کات بەڕێ دەکەن سیوەندا
پەرلەمانی ڕێکخراوی داکۆک چالاکیەکمان ئەنجام داوە لە ساڵیادی سیوەکی ئاب کە ڕۆژە پڕ لە ڕسوای و شەرمازارەکەی ماڵباتی پارتی و بارزانیە کە لە پێناومانەوەی دەسڵاتی خۆیان دەبابوو و جێشی سەدامی گۆڕبەگۆڕیان هێنایە ناو دڵی کوردستان کە بوو بەهۆی هەڵگرسانی شەڕێکی خوێناوی لە ئەنجامدا سەدەها ڕۆڵەی کوردیاندا بەکوشت وە لە 22 ئابیش بینیمان کە جەلادەکانی سلێمانی هەمان تەجروبەی ماڵی بارزانیان دووبارە کردەوە کە بە تانک و دەبا بەهێنانە ناو شارەوە بەدەها گەنجی وڵاتیان قەتڵ و عام کرد و دا بەکوشت بریار ڕۆژمێری کوردی بەدەست من بووایە بۆ ئەوەی مانگی ئاب لێدەر بکردایە چونکە مانگێکی پڕ لە شەرم و قێزەونە بۆ سەرانی کورد کە تەنها ڕۆڵەی کوردیان داوە بەکوشت و خۆشیان وەک بەرزەکی ئیبانیان بۆ دەرچوون بۆیە ئەوەی من پێم قوبوڵ ناکرێت سیاسەتی ماڵی بارزانی و تاڵەبانی خۆیەتی چونکە هەمیشە بە دژمنانی کوردیان وتووە قوربان فەرمون نۆکەرتانین سایە و سێبەر بۆ سەرتانین فەرمووی ناوێ ساحێب ماڵن خۆتان خاوەن عەرز و حاڵن قوربانی ئێمە هەرجاش بووین بۆتان مەیگێڕی باش بووین غوڵامی نۆکەرین بۆتان شاب و ناغابوون خۆتان قوربان سوڵتانی پایەدار لە خزمەتان نابووین دووشار سنوورکەی داخراوە لێتان کێ ئەپرسێ کوێیە جێتان بەس بپارێزن پێگەمان با بمێنین لە جێگەمان وەچەمان سەگە بۆ ڕاوتان شکورین بە نان و ئاوتان زۆر سپاس سیوەکی ئاب ڕۆژی کەوتنی دوادڵۆپی ئابڕووی سیاسەتی بنەماڵی بارزانی مێژووی کوردستان پڕەتی لە شەڕی ناوخۆ و خیانەت و خۆخۆری بەڵام زیاد لە هەمووان سیوەکی ئاب و ڕووداوەکانی دوای ئەو ئازاری تاک بە تاکی کورد دەدات و ئاساوارەکانی بە ئاسانی لەسەر دڵی تاچی کورد ناسردرێتەوە ئەوێ ڕۆژێ پارتی بۆ یەکلایکردنەوە کێشە و ناکۆکیەکان پەنایان بردەبەر لەشکری دژمنێک کە بە خوێنی سەری تاک بە تاچی کورتینووە ئەو ڕۆژە شومەی بوو هۆی لەدایکبوونی دوو ئیدارەی و دامەژبوونی کوردستان و بەسەر دوو پارچەدا بوو بە ئەمری واقع کوردستان لەو کاتەوە بوو بە دەرچەیەک بۆ دوژمنەکانمان بە بێبوونی هیچ ترسێک بتوانن بێنە ناو قوڵایی خاشی نیشتیمانەوە تا ئێستاش لێکەوتەکانی سیوێکی ئاب بەردەوامی هەیە و پارتی لە سلێمانی دەسەڵاتی نییە و یەکێتیش لە هەولێر دەسەڵاتێکی پێناکرێت ڕووداوەکانی سیوێکی ئاب تا ئێستاش وەکو سێبەر بەسەر ئاسمانی هەرێمەوە وەستاوە و چەندین کاریگەری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و دەرونی لەسەر هەر خارێم و خەڵکەکەی دروست کردووە سیوێکی ئاب خیانەتی نیشتیمانە جا مەگەر سەدام حسێنە ئەمەش بەمەبەستی ئەوەی پارتی باڵانسی شەڕی ناوەخۆ لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێ و سەرکەوتن بەسەر یەکەتی نیشتیمانی کوردستان کە هێز ڕکابەریەتی بەدەست بێنێت لە کۆتاییدا دەڵێم نان و قوت و بژێوی کەوتۆتە دەستی ڕێوی شێری ماڵی کوردانن ڕێوی بەغدا و تارانن